زوتنەوەی گۆڕان هێزی دووەم بوو لە هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمانمان وەرگرت و هێزی سێمیش لە هەرێمی کوردستان جێگیری سەرۆکی حکوومەتی وەرگرت. ئەم جارە پێچەوانە بۆتەوە ئەگەر قەرار وا بێ لە ڕابردوو هێزی سێم جێگیری سەرۆکی حکوومەتی وەرگرت بێ وەکو بینیمان ڕێکەوتنەکان واکرا بۆیە ئەم پۆستە بە ئیستحقاقی خۆمانی ئەزانین و پێداگریشی لەسەرەکەین بۆ وەرگرتنی. لە پاڵ ئەوەشدا شەڕی ئێمە بۆ وەرگرتنی وەزارەتە خەدەمیەکانە بۆی بتوانین باشتر بچینە ناو معاناتی خەڵکەوە و زۆرترین خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. پاکێجی سەرۆکایەتی هەرێم پاکێجێکە هیچ پەیوەست نییە بە پەرلەمانی کوردستان و بە تشکیلەی کابینەی داهاتوو. یعنی ئەمە ئێستا لە پارتی دەبیسترێ مەسەلەن باز لەوە دەکە کە هەموو پاکێجەکان بەیەکەوە ڕەبط دەکەین پۆستی سەرۆکایەتی هەرێم بە بڕیاری ئێمە یاخود بە پرۆژەیەک بەدەستی ئێمەوە بە شانازیەوە هەڵمان پەساردووە. ئێمە لە جفاتی نیشتیمانی بڕیارمانداوە کۆبوونەوەی کۆنفرانسی نیشتیمانی بکرێ و بە دڵنیاییەوەش دەیکەین ئەوەی ئێستا ڕەنگە بربەستێک لە بەردەمی ئێمە دروست بێ ئەوێش پێکهێنانی کابینەی نوێ. یعنی لە ئێستادا دوو ئەرچی قورسمان لەسەر شانە، هەم خەریکی ئامادەکارین بۆ کۆنفرانسی نیشتیمانی و هەڵبژاردننی ناوخۆکان، هەم خەریکی ئەوەین چۆن بتوانین ئەو پرۆژەیە کە بەدەستمانەوەیە چۆن بتوانین ئایا دەتوانین لە ناو حکوومەتی داهاتوو جێ بکەینەوە یاخود دەتوانین وەکو 4 ساڵی سەرەتامان لە شقام بە شێوازێکی جیاواز جێ بکەینەوە و کاری لەسەر بکەین.